کە یەکێک لە تەوەرەکانمان تایبەت کردووە بە گەنجێکی بەهرەمەند ئەویش ئاکۆ حسێنە کە ئەم گەنجە بەهرەمەندە 8 پەرتووکی نووسیوە. ئێستا ئەزمموی بڵاوکردنەوەی ڕۆمان بە شێوەی زنجیرە و ڕۆژانە لە سوۆشیال میدیا تاقیەکاتەوە. ئاکۆ حسێن میوانی ئێمەیە لە ستۆدیۆ لەگەڵمانە و چەند ڕۆمانێکی هەیە وەکۆی هاژا ئاماژەی پێدا 8 کتێبی هەیە دواییان ئێستا خەریکی نووسینی ڕۆمانە پێمان خۆشە خۆی زیاتر باس لە ناوڕۆکی کتێبەکانی لە بەرهەمەکانی بکە لە ئامانجی نووسینی بکە. کاگاکۆ بەیانیت باش خۆشحاڵی لەگەڵوانی ئەمڕۆ. باشتر سپاس من بەخێر هاتی کاگاکۆ سپاسی ئێوە باشتر زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە ئەوڕۆ توانیمان بێکەوە کۆبینەوە کەمێ گفتوگۆ بکەین دەربارەی ئەو نووسین و بەرهەمانەی کە ئەمن ڕابردووان نووسیومە. جا زۆر خۆش بووی بسەوتی خێرانداربی زۆر کوردیانەیە خێرانداربی. کاگ ئاکۆ 8 کتێبت هەیە وایە؟ لە کۆی گشتیدا بە بڵاو کراوە و نەکراوەکان دەگاتە نزیکەی 30 بەرهەم. ئەوەی کە ئێستا چاپ کراوە ئەوەی کە ئێستا چاپ کراوە و بڵاو کراوەتەوە 8 دانەیە بزەبێت. دەکرێت بە کورتی باسێکیان بکەی زۆر باشە چی دەبینێتەوە کتێبی شعریە ڕۆمانە چیرۆکە. جا ئەمە چەند ساڵە خەریکیت ماشەڵا بەم تەمەنەوە ئەم هەموو بەرهەمە؟ یەکەم بەرهەمم خێفڕۆژ بوو لە ساڵی 2010 بڵاوم کردوێتەوە. بگورێت خێفرۆش ئەو بە زمانی ئەدەبیات نووسراوە ناوەڕۆکێکی جوانی هەیە یەکێک لە هەز دەکەم ینی بۆ خۆ بەڵام ناونیشانی کتێبەکەت هەولێریانەیە بزەبێت زمانێکی شیرین بزەبێت وایە کتێبەکانی دیکەت نە ئەوانی دیکە من ئەبستم ئەگەر باسی ئەوان بکەی ئەمان چین ئەوانی دیکەش هەمویان ڕۆمانن تەنیا چیرۆک کتێبێکی چیرۆک و کە 23 چیرۆکن لەگەڵ دیوانێکی گەورەی شعری کە خۆی لە 500 دانە شعر دەگرێتەوە بەشێکی زۆریان نزیک 300 دانەی تەنیا شعری کلاسیکە. ئەوی دیکە شعری سەردەمیانە و مەسنەوی و تێک هەڵچێش و چوار خشتەکەی و ئەوانەیە. باشە کاگاکۆ چۆن خۆت داوە لە قەرەی شعری کلاسیک؟ بارەیەکە و ڕەنگە توانایە کە خوددا داوێت من خۆشم ئەوە ناسانە. یعنی کەسێکی ئاسایی ناتوانێت دراسە بکات و فێر بێت ئەبێ وەکو بەهرەتێ تابێ؟ بەدڵنیایی و بەهارێکات وەگەر خوا پێت نەدا ناتوانێت ئەوەش بەلایەکی دیکەم دوێنێش و بیرم لەوە دەکردەوە ئەمن چۆن جورئەتی ئەوم کردوە تێک خەڵکێشم لەگەڵ شعرێکی ناڵیدا کردووە. دروستە ڕاستە چونکە زۆر جار یەک هێڵ یاخود یەک کۆپلە لە شعری نالیە توانی دیراسی بکەی بۆ چەندین نووسین کتێبێکی لێ بەرهەم دێ یەک دیار ئەنی بزەبێت قورسە زۆر قورسە یا مەحوی ئەوانە قورسن. بە دوای ئەواندا من دەستم بە نووسینی ڕۆمان کرد یەکەم ڕۆمان خێفڕۆژ بوو باس لە سەردەمی بەعس و جەلادەکانی بەعز دەکا و ناوەڕۆکێکی زۆر جوانی هەیە باس لە عشقێکی زۆر پتە و جوان و پاک دەکا. بە دواییدا ڕۆمانی من ئادەمم نووسی ئەو ڕۆمانە ڕۆمانێکی دینیە گفتوگۆی گەنجەکە لەگەڵ پیرەمێردێک کە لە مزگەوت ئاشنا یەکدی دەبن و یەکدی دەناسن بە ئاەتەکانی قورئانی پیرۆز دەسەلمێنێک کە خوددا پێغەمبەری خۆمانی چەند خۆشتر ویستێت لە چاو پێغەمبەرەکانی دیکە یعنی بەڕێدەگەی لە ڕێگەی عادی سۆ ینی شتێکی زۆر جوانە. باشە با ئەوەی بدە دەستەمە عیلازەکی لەوە بکەین. ئێستا خەریکی ڕۆمان دەنووسی لە هەمان کاتدا ئەم ڕۆمانانە بە بڕگە جیاواز لە سوۆشیال میدیا بڵاو دەکەی وایە بزەبێت ئەم بیرۆکەیە چۆن سەری هەڵدا من چونکە لە ماوەی ڕابردوو بەڕاستی چەند نووسەرێکی دیکەشم بینیوە هەمان ڕێچکیان گرتوێت. بەڵێ ئەوە خوێنەرێکی زۆریشیان هەیە بێگومان ئەوە ئینسان حقیقت نەشارێتەوە خۆش ئەوە ئیبداعی کاگ وسامە جەمیل بوو و من خۆشم کاتێک چەفیقاوەی یەکەم بەرهەمی من بوو لە سوۆشیال میدیا بە ئەڵقە پێشکەشی بکەم من ئەدەبەن ئیزنم لێ وەرگرت پێم وت کە ئەمیش پێم خۆشە شتێکی وا بکەم چونکە من هەم شارەزاییەکی باشم لە زمان هەیە هەمیش ئەتوانم ڕۆمان نووسم لە هەمان کاتدا و چیرۆک نووسیم شاعیریشم خوا خێری بنووسێ کە هاندەرم بوو ئیدی دەستم پێکرد چەفیقاوەی کە خۆی لە 111,000 وشە دەبینێتەوە وشەی زۆر جوان و پەتی کوردانەی تێدایە زۆر وشەی تێدایە کە نوێن یان دروستکراوی خۆ من دروستکراوی خۆت وەکو چۆن یان دەکرێت دوو وشە سێ وشەمان پێ بڵێ کە دروستکراوی خۆت بن
ئەگەر لە خەیاڵت بێ والله لە 110,000 وشەدا بەخوام بیرم نەماوە ناوەڵا بەڵام لە کاتی خوێندنەوەدا ئینشاءالله هەستی پێ دەکەن کە ئەو وشانە چەندە جیاوازن لە چاوشەکانی دیکە تیایدایە بە دڵنیایی ئەوش. باشە کاگاکۆ بە پێ و ئەزمونەی کە هەچە لە نووسینە ئەو باسی شعریشت کرد خۆت لەگەڵ خوێندنەوەی ڕۆمان و لەگەڵ شعرا چۆنی چونکە زۆر جارە بینین شاعیرەکان نووسەرەکان خۆیان لەوانەیە بەهرەی خوێندنەوەکەیان نەبێت بەڵام تۆ بۆ پێی کە ئەچیتەوە ناو سۆشیال میدیا پێویستەکە بەم شێوە مۆدێرنە بەرهەمەکانت ئاشنا بکەی بە بیسەر و بینەر چیەکەیت؟ طبعا سۆشیال میدیا ئێستا کە شۆڕ بۆ تۆ بەناو هەموو کایەکانی ژیاندا ئەنی تاکە شتێک کە ئەتوو تاکە هۆکارێک تاکە بەردەستێک لە بەردەستی ئینسانەکاندا سۆشیال میدیا ئەنی غێری سۆشیال میدیا تو ناتوانانی هیچ شوێنێکی دیکەدا بەرهەمەکانت بە خەڵک بناسێنێ بۆچی ناتوانانی لە هیچ شوێنێکی کە آخر ئەزانی چۆنە دەگەڕێتەوە سەر خودی جوهدی کەسەکە ئێستا من یەک لە خۆم من هەتا ئێستا لە هیچ ڕاگەیاندنێک تەکلیفم نەکردووە هاوکارم بن بۆ ئەوەی من بتوانم بەرهەمەکانم بناسێن باشە لە کۆڕ کۆبوونەوەکان بینەر پێتوانیە کە ئامادە بووان ئێمە ینی کە حەزەکەین گوێمان لە بابەتێک بێت خۆت ینی ئەم ڕێگەیەت نەکردوتەوە بۆی لە کۆڕێکی شعریە لە کۆڕێکی دەبیا باسی کتێبەکانت بکەیت بەرێ بێگومان لە چەفیقاویدا ناساندنمان بۆی کرد لە ئادەم و ئەوەش کردم لە خێفرۆشش کردومە لە هەموو بەرهەمەکانم کردومە بەڵام مەبەستم ڕاگەیاندم بۆ ئەمن من نهاتومەتە سەر شاشەکان قەت کەواتە بە خۆشحاڵیەوە یەکەم ڕاگەیاندنەوە شانازیە بۆ ئێمە گەنجێک لە مێژوەکانی ژیانی من خۆشحاڵم هیچ لە نووسەرەکان ئەوانەی کە دیارن و ئەزمموی چەند ساڵی شعر و نووسین و ڕۆمانیان هەیە خوێندنەوەیان بۆ کتێبەکانت کردووە مەسە هەڵسەنگاندنێک بکەن پێت بڵێن کاگاکۆ ئاستی تو باشە بەم شێوازەیە خۆی زیاتر هەر بدرێت خۆی ئەوە دەگەڕێتەوە بەو جۆرێک کە ئێستا بۆ پرسیاری ئەتو جەناب بدەکە خۆ دەگەڕێتەوە بێمتمانەی نووسەر بەخۆی من ئەگەر هەک بەم پڕ نەبێ نیان بینوسم من ئەگەر زانست و زانیاریەکی باشم پێ نەبێ دەست بە نووسین ناکەم ئەو کاتی ئەم من هەک بەم بەتاڵ بوو ئەو دەمە ئەمن دێم پرس بە تو دەکەم ئارێ بەرهەمەکەم باشە یا خراپ بەڵام بۆچی وا لێکی بدەینەوە کە ئەمە بێمتمانەیە لە کاتێکدا زۆربەی نووسەر گەورەکانش خوێنەوە بۆ کتێب یەکتری دەکات یعنی ئێستا بۆ نمونە مامۆستا حەمەد سەعید هەر یەک کتێبی هەیە ڕەخنە تەنیا لە بەختیار عەلی یعنی بابەتێکی زۆر نۆرماڵە زۆر شتێکی سادەیە بەڵام ئەو بەختیار عەلی داوای لێ نەکردو وەرە ڕەخنەم بۆ بگرە ئەمە سەعید حەسەن خۆی چۆ ڕەخنەکەی بەڵام ئەزمموی تۆ ینی کە تازە دەست پێ دەکەی ئاسایی نیە بۆ من شتێکی ئاسایی و سادەیە ئەگەر ڕەخنەش بگیردرێ زۆر سادەیە چکە من بەجددی من تازەم لە ناو بوارەکەدا تازەش نیم ئەوەندا بەڵام نەهاتومەتە بەردەم شاشەکان هۆکارەکەش بۆ ئەوەی دەگەڕێتەوە ئەمن خۆمم بە شایان نەزانیە نابێگومان زۆر شایانی زیاتری لە بەرەوەی من پێم وایە گەنجێک لەم تەمەنە ئەم هەموو کتێبەی هەبێ بەس ڕاستی بیڵێندان پێدانانە بکەین کە گەنجێک هەیە تەنانەت نەیتوانیوە تا ئەم تەمەنەی یەک کتێبیش لەم شێوەیە بخوێنێتەوە جا چ جایەوەی کە چەند کتێبێک بنووسێ ئەمە هەڵبەتجی شانازیە کە بەڕێستان بەم شێوەیە جا ئەوەی چەفیقاوی زۆر سەرنجی ڕاکێشام زۆر حەزەکەم لە بەرەوەی زۆر جار کاک ببوورە بن لە ناوە زۆر زۆر خراپە کاگاکۆ نەجارە ناوی هەکاریشم بیرەچێتەوە لێم مەگرە نووسینی کتێبێک و بەرگەکەی ناونیشانەکەی تا چەند کاریگەرە لەسەر خوێنەر ئێستا مە یەکسەر سەرنجی ڕاکێشم جا من کاک محەممەد زانا کوڕی گەنجێکی تازە پێگەیشتووە خەڵکی کەرکووکە لەگەڵ ئەو لە خۆشەویستی بۆ نووسینەکە چکەم ئەڵقە بڵاوم دەکردەوە خوێنەریشم ئەلحەمدوللا لەخوای بەزیاد لە هەموو بەش و شوێنەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش هەیە کە ئەوەندە سەرسان بوو گوتی بەرگەکە ئەمن دەیکەم دیزاینەکەی بەیەکۆ توانیمان ئەو دیزاینە و بەرهەم بێنین و شتێکی دیکەش لە ڕۆماندا من لە ڕۆمانەکانمدا شعری زۆر جوانی تێدایە لەناو ڕۆمان شعری تێدا بێگومان شعری هەر زۆر زۆر جوانی تێدا لە زاری کەسێک شعرەکە دەجێڕدرێتەوە شاعرەکە هەڵبچڕم بچڕم بۆ خۆتانم هێنا ئەو بۆ خۆتان هەر بۆ منە هەکار بۆ تۆنی باش قەی ناتوانم دوایی بیام بە هاکاریش بیخوێنێتەوە خوا خێر بنووسێکی باشە بۆ نمونە هیچ لەو شعرانەدا خەیاڵەکە لە نێو ڕۆمانەکە نووسیتت ینی چەندێڕێکت لەبەر بێ بتوانێت یان لە نێو کتێبەکە پشتەوەی شعرەکە شێک لە شعرەکانی تایە حەز دەکەم عاشق بوومەوە بسووتێم و بتوێمەوە ئەتۆش بکەم بەکانی ژین
لە پێچێکدا بتخۆمەوە بەڵام ئەفسوس چا و نفوس لێ ناگەڕێ لە شعرمدا بەیانت کەم هەر هیچ نەبێت پەیکەرێک کرد لە وشەدا بۆ ساز بکەم طبیعی ئەوە ئەمە شارەکە لەسەر پشتی کتێبەکەیە بەرگ و دیزاینەکەی بۆیە هەڵم بچڕی زۆرم حەز لێ بوو لە بڕۆی بەرگەکەی ئەو زۆر جوان چاپ کراوە ناوەندی عاجی قادری کۆی چاپیان کرد ئەوان کاری ئاکۆ خوێندنەوە بۆ نووسەر بەڕای من ئەمەیە کە دەست بەرکەوتنت هەبێت لەگەڵ لاپەڕەیە ئەوەش یەکێک لەوە کارەکان بینینە بەڕاستی بێگومان ئەوە شتێکی ڕێژەیە ئێستا بۆ نمونە گەنجێک کە کرێکارە ئەو بەڕاستی ناپەرژێتە سەر ئەوەی بچێتە بازاری ڕۆشنبیری و ناو کتێب فڕۆشان کتێب بکرێت تااقەتی نییە بەڵام شەو کە ئەڵلقەیەکی کۆمێدیایی چەفیقاوە یا ئێستا کە ڕۆمانی گەڕێک شەوانە بڵاو دەکەمەوە پڕ بەدڵ با بۆ پەڕی حەزی خۆیەوە دەیخوێنێتەوە ئەنی ئەوە یەکێکی دیکەیە لە هۆکارانەی کە چینەکانی دیکەش ئەتوڕادە کێشیتە نێو دنیای خوێندنەوە باشە کاک ئاکۆ جیاوازی لە نووسینی ڕۆمان لەگەڵ بابەتەکە ئەدەبیەکانی دیکە چیە ینی لەگەڵ چیرۆک لەگەڵ شعر لەگەڵ هەموو ئەمانە ئایا پێت وایە ڕۆمان زیاتر سەلیقە و توانای نووسەری دەوێت بۆی کە بەتایبەت لە وەسف پێدان بێگومان ڕۆمان زۆر قڕسترە لە هەموو بەشەکانی دیکەی ئەدەبیات هیچ شتێکیان وەکو ڕۆمان قڕست نییە ئێستا شعر هەموو کەسێک دەتوانێت شعر بنووسێ کەمێک سەلیقی هەبێ ئەتوانێت وشەکان ڕیز بکە بەڵام ئایا لە کۆتاییدا ئەبێ بە شعر ڕەنگە نەبێ بە شعر وانە بەڵام لە کۆتاییشدا هەر ناوی لێ دەنرێ شعر بەڵام شعرێکی بە پێز نییە بۆس بۆ ڕۆمان قڕسترە لە هەرموو بەشەکانی دیکە چیرۆک بابەتێکە و یەک دوو سێ چەند کارکتەرێکی تێدایە و خلاص بەڵام لە ڕۆماندا نا بیست ڕووداوی هاتیە سەد کارکتەری تێدا تۆ وەرە وەسفی هەموو شوێنەکان بکە وەسفی ڕوخسار و کەسایەتیەکان بکە طبیعەتی کارکتەرەکان دواتر وەرە لێکیان گرێبدەوە پەڕی یەکەم لەگە کۆتا پەڕیەوە دەبێ هاوپێچی یەکدی بێت نابێت دژێکی تێدا بێت بەڵام لە چیرۆک داوانیە لە چیرۆکدا چووکە کورتە هەموو شتەکان ئەتوانی بپەرژێتە سەری بەڵام ڕۆمان قورسترە زۆر لەوە کە ئاوها بە ئاسانی ئێمە قسەی لەسەر دەکەین باشە هەوێنی نووسینی تۆ چییە؟ یەکەم شت با ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی حەزە دوو بەهرەیە سێ ئەو هەکبەیە کە ئەمن حەز دەکەم پڕ بۆ لەکنم کە پڕ بۆ ئەی بۆ لە سەرنجامی چی پڕ بووە؟ دیسان پێم گوتی خوێندنەوە من کە دەخوێنمەوە شتێک لە مێشکی من ئینتاجە بێ شتێکی نوێ دێتە بەرهەم کە ئەو شتە نوێ هاتە بەرهەم با تۆش ئیسیفادەی لێ بکەیت دێخەمە سەر ڕووپەڕی فەیسبوک یا کتێبەکە لە وەسفاتۆ زۆر بێوێنەی کاتێک ئەتوێت ناساندن بۆ کارکتەرێ بکەیت لە ناو ڕۆمانەکە وەسفی ئەو کەسایەتی و کارکتەرەیان ئەو ژینگێ ئەو شوێنە وا ئەکەی کە من هەستکەم سەیری دیمەنێکەکەم پێم خۆشە هەنێک لەو شتەمان بۆ بخوێنیتەوەیان بۆمان باسکی خۆت یەکێک لە سیفەتەکانی نووسەر ڕۆمان نووس ئەگەر نەیتوانی وێنە بخاتە بەر چاوی خوێنەر بەڕاستی نووسینەکەی کرچ و کاڵ دەبێت یاخود ئەگەر ئەوەش کە شتێکی زۆر سادێ بەڵام لەوە قڕستر بیکا دەبێت وا هەست بکە خوێنەر ئەندامێک یا کارکتەرێکی ناو ڕۆمانەکەیە دەبێت وا هەست بکە لەگەڵ ئەواندا من الحەمدلله لەوە کە خوێنەرەکان ڕۆژانە یان شەوانە کە نامەیان دەنات هەمویان هەست بیان بەوە دەکرد کە خۆیان یەکێکن لە ئەندامان دوو دێڕ لە نووسینەکان بخوێنەوە دەزانین مەبەستم لە چیە مەبەستم لە نووسینە سادەیە زمانە هەولێریەکەیە کە نووسیتی ینی نازانم کە من لە خۆمەوە بەدڵی خۆت بیخوێنەوە ئێرێک کتێ ڕۆمانەکەم کردەوە باشە بەڵام ئەوە سەرنجی ڕاکێشام دەڵێ گوتی حازری لۆت بنێرم گوتم ڕسمی نات بەس چەفیەکی ڕەنگقاوەی بوو قیچەک سوڕەیای تێدا بوو بەو حارش زۆر درم خۆش بوو ویستم وەچی قارەوەی دیسان فڕەچی لە ژۆرە غاردەم بەس ترسام میێوان لەو دی برێن ئەو کوتە چیە زۆر جوانە بەتایبەت کاتێکە ینی زاراوەیەک لە ناوچێکی جیاوازەوە ئەخوێنیتەوە یەکسەر ڕاستە خۆت باتە ئەو شوێنە ینی بیرەوەکەیت و کۆڵانێکی تەیراوایە گوێت گرتووە جا من بۆ خۆم لە دایک بووی شاری گەڕێکی بەستە پیوازەم ینی شعبی ترین گەڕەکەەکانی هەولێرە خۆش ئێستاش من چاوم هەر لەو گەڕەکەیە بەو تەمەنە شەوم
زمانەکە زۆربەی ئەو شوێنێک کە ئەتو تێیدا دەژی ئەو ژنگەی کە ئەتو تێیدا هۆکارە بۆ ئەوەی کە ئەتو بتوانانی زمانت پاراو بێت خۆی دەبوو پرسیاری ئەوشتان لێ من کردە بۆ زمانە دەنووسی سیارمان کرد سەرەتا جواب داوە ئەرێ ڕەنگە بیرم چوو بێت هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە پێشکەشکار تەرکیزمان باشە زۆر باش وەڵام تەرکیزم خراپە باشە خۆی ئێمە دەبێت وشەی شارەکەمان بپارێزین ئەمە ئەگەر من تۆ ئەو ئەوی دیکە هەرێکێ لە ئێمە ئەگەر بە ئەرچی خۆی نەزانێ خۆ کاکە من ناتوانم دەوڵەتی کوردی دروستکەم بەس خۆ دەتوانم زمانی شارەکەم بپارێزم ڕەنگە نەتوانم زمانێکی ستاندارد دروستکەم بۆ هەر 40 ملیۆن کوردەکە بۆ هەر 40 تا 60 ملیۆنی نازانم شتێکی وایە ڕەنگە نەتوانم دەوڵەت دروستکەم یان زمانێکی دەوڵەت بە هەمومان بە هەوڵدان بەهاندان هەر یەک لە ڕێی خۆی لە شوێنی خۆی کاری خۆی بزەبت من کە زمانی شارەکەم دەپارێزم سبەی نیە خەڵکێکی زیرەکتر و زرنگتر دێنە مەدان سوود لەو کتێب وەردەگرن لە وشەکانی ناوی وەردەگرن ئەگە هەر یەکێک لە شارەکەی خۆیدا کە بە زمانەکەی خۆی نووسی و قسەی کرد و پاراستی و پاڵاوتی یعنی لە کۆتاییدا بۆ ئەو لێژنەی کە سبەینێت دروست دەبن و دێنە مەدان ئاسانتر دەتوان ژمانە ستانداردەکە دروستکان بۆ چەفی قاوەی هەڵبژارد و وەکو ناونیشان ئەو دوو دێڕێ خوێنتەوە ڕێک ئەو هۆکارەکەیە وێنەی خات و سوڕەیە کارکتەری سەرەکی ڕۆمانەکەیە کە وێنەیەکی بۆ ناردم لا ماسنجەر ڕێک بۆ جۆرە بوو و ئەو ڕۆمانەیش بزەبت ئەو وێنەیە هۆکاری بوو بۆ کە ڕۆمانێکی 111,000 کەواتە کاگاکۆ نووسینی ڕۆمانەکان ژیانی خۆتی تیا ڕەنگ داوەتەوە؟ سەتا نۆهەتی ژیانی خۆمە ئەوی دیکە ژیانی تو ئەو ئەوی دیکەیە جا من لەوانەیە لەهجەی هەولێرەکەم باش نەبێت خراپ نییە دەمێکە لە هەولێرم ڕاستە بەس زامەتوانم خۆی بیخوێنمەوە ئەزە هەر باسی هەنجیرەکەی دەکرد بابی شمنەی دەگۆ ئەوڵایە ئێ من نییە ئەوڵایە من نییە گردنی بستەک برند کردبوو کەیفی بەخۆ دەهات کاگازات گوتی وەڵا ئەو جابا هەر شیرین بێ بە من چ وەک دوو کلانم لۆ نەنێرن بخۆم مەتحی چ بکەم گوتم ئەو هەفتەی بچینەوە گوندێ لە هەنجیرە حەوشێ خۆ لەنگۆ گوندی بچینەوە گوندی لە هەنجیرە حەوشێ خۆل لۆنگۆ بە قسووسی دەینم وەکی ئەو هەمگۆ بابم چاوی زەق کردەوە تێگەیشتم قەوماندیتم ئەزە گوتی لۆ ئەوە ئێخۆ نییە مادام ببوورە یانی ناتوانم وەک خۆتان شیرین قسەی پێ بکەم قەی ناکە فێر دەبی بیخوێنەوە بیخوێن بەردەوام بم نا ئێستا لە داهاتوو ئەگەر ئێستا ژنان لە داهاتوو تا لەوانەیە ئەم ڕۆمانێت و تەواوکەم ئیتر زمانێکی پاراوی هەولێریم هەبێ وانە وەڵاهی ئەگەری زۆرەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەتو برێ فێر ببی مەلۆنا ئەتۆ برەی فێر ببم ئینشاءڵڵا باشە کاگاکۆ نووسین تا چەند پێویستی بە زمانە سادەکەیە بەم زمانێ بزەوت جات پێویست بە ئەوش باز بکەین ئەنی قورس نووسی ئەوەندە مهم نییە ئینسان هەتا سادە بنووسی ینی بە چێشتر دەبێت زیاتر شۆڕ دەبێتەوە بۆ ناو ناخی خوێنەر دوایی ئەوەندەی قورسەکە ئەتوو بە سادەی بنووسی ئەوەندە قورس نییە کە ئەتوو ئەگبێ بە قورسی بنووسی ینی قورس نووسین هونەر نییە هەموو کەسێک دەتوانێت بە قورسی بنووسێ شتێکی زۆر سادەیە بەڵام ئەتوو وەرە قورسەکە سادە بکەوە هونەرەکە لەوەدایە ینی تەواوە زۆر دروستە بەڵام پێتوانیە ئەمە تۆزێک لە بڕینی ناوچەکان قورس بێ یعنی بۆ نمونە بڕینی لە سنووری هەولێر قورس بێ ئەوەی کە ئێستا هاژە مەسەلەن خوێندیەوە کە هاژ دەمێکیشە لە هەولێر دەژی بەڵام بە دروستی بە سەداسەدی نەیدەتوانی وشەکانی هەولێرێ ڕخنم لێگرێ ناڕخنە نییە مەبەستم کارێکی زۆر دەرگیت لێ بکەم ئەمە لە هەولێرش خەڵکەکمان لێ ئێستاکە من دەمێریش باسم کرد پێشی بەرنامە دەست بکە خەڵکێک هەیە لە تەمەنی بابمدا نازوانێ وشەکان بخوێنێتەوە هەتا ئەم چرکە ساتەش ئەنی خۆ من بۆ گلەی لەو خانمە بکەین کە هەنا ئەمە گلەی نیە خۆ ئەگەر کتێبێک بنووسێ بە شێوەزاری تەواوی بابانیەکان ناتوانم وەکو هاژە دەری ببڕم
وایە ڕاستە نووسینەکە ناوچەیە بەڵام لە پێششدا من پێم گوتی من ئەگەر زمانی شارەکەی خۆم ئەو زمانی سلێمانی ئەو دهۆک ئەو ئەگەر ئێمە بە هەمومان زمانی شارەکەمان بپارێزین لە کۆتاییدا سبەنێک کە لێژنەیەک دێتە مەدان زمانێکی ستانداردمان بۆ دروست بکە پەکی ناکەوێت لەوەی ئەرێ لە زمانی هەولێرە دەبی چ وشک بەکار بێ بۆ ئەو دەستەواژەی کە ئێمە مەبەستمانە لە زمانە ستانداردەکە بەکاری بێنین ینی پێم وابێ بە تۆ سێم نووسەرە تا ئێستا بە زمانی دووەم سەرم کاگوسامە یەکەمە ئەم عزیزی مەلای ئەو یەکەمە هیچ ئەو یەکەمە ئەم هەر بەبیرنەوە ببوو داوای لێبرن لە کاک عزیزەکەم بەڵێ ئەو یەکەمە ئێستا من لە فەیسبوک دەیبینم هاوڕێدی کەشم هەیە هەر بەو شێوە زارە ڕۆژانەیان هەفتانە بابەت بڵاو دەکەنەوە ئەنی خەڵکی دیکەش ئێستا دوو گروپی زۆر باش و گەورە هەبوون تایبەت ینی گروپێک 8-9 ساڵە هەیە گروپەکەی دیکە 5-6 ساڵ بوونی هەیە هەموو ئامانجیان پاراستنی زمانی هەولێرە مەبەستەکەش بۆ ئەوە نییە عنسوڕیەت بی ینی ناوچەی ئەمە پێویستە عنسوڕیەت نییە ینی هەر کەس پێویستە ناوچەگەری خۆی بکات من زۆر جارەڵێم ئەگەر ئێمەی کورد کەمێک عنسوور بووینایە بەڕاستی ئێستا زۆر دەمێک بوو وڵاتمان هەبوو بەدڵنیاییەوە ینی عنسوریەت پێویستە هەمان بێ بۆ پاراستنی کولتور و زمانی خۆمان من ئێستاش ڕاستە خەڵکی هەولێرم بەڵام زۆر شانازی بە سلێمانیەکان دەکەم لەبەرەوەی لە تەمەنێکی کەم 300 ساڵ تەمەنی کەمە شارەکە هەولێر 7-8 ساڵ عمریتی وانە ینی سلێمانی بەو 300 ساڵە توانیوێتی لازەیەکی تایبەت بە خۆی دروست بکە ئێمە 7-8 ساڵ تەمەنی شارەکەمانە ئەز ئێمە نەتوانین زمانی شارەکەمان بپارێزین و دوو کەلیمەی پێنەنووسین ئاخر بەجددی ئەخۆ ئەوەی سلێمانیش دەکە عنسوڕیەت نییە و من شانازی بە گەنجێکی دووەکیش دەکەم ئەگە بە زمانی خۆی قسە دەکە یا هەورامیەک ڕاستە هەڵبەت ئەو پێشەنگی تۆش کە کردوتە ئەوانەی پێشخۆشت کارێکی زۆر جوان و باشە ئەوە بێتەوەی کە هاندان بۆ گەنجی دیکەش و لەوانەیە خوێنەر زیاتر ینی چێش ببینێ لە خوێندنەوەکە بزانێ بەچی ئاڕوادی وێناکەی زیاتر بێتە بەرچاو بەدڵنیاییەوە من تازەش باسم کرد ئێستا ئەو کوڕە گەنجە محەممەد زانە خەڵکی کەرکووکە من ئێستا ڕۆمانی تاروماریشم پێش ئەوە بڵاو کردەوە پێش ئەوەی گەڕک بە زمانی ئەدەبیات نووسین یەکێک بوولەوانە کە گوتی من چی دیکە ناتوان بخۆنەوە دۆ بە زمانی هەولێرە نانووسی لە کاتێکدا و خەڵکی کەرکووکە لە کفری لە کەلار گەرمیان بەگشتی یان لە هەڵەبجە و سلێمانی لە هەموو ناوچەکاندا کە خوێنەرت هەیە هەموو زمانی جیاواز خەڵکی هەولێرنین بەڵام ئەوەندە چێژ لە زمانی هەولێرە دەبینن ینی ئەوەندە هاندەر من لەوەی من بە زمانی هەولێرە بنووسم پێم ناڵن ئەوەندە تو بە زمانی ئەدەبیات بنووسە کاک ئاکۆ ناونیشانی ئەم کتێبە خێ فرۆشە خێ لە هەولێر دەڵێن خێ خۆی خوێ بەڵام خێشی پێوترێ لە بەڵام کە ناوەڕۆ کتێبەکە سیر دەکەین پێچەوانەی با بڵێن بەزەوە سوێر نییە شیرینە ناوڕۆکەکەی شیرینە ئەوە ئەو کاتش بەو پرسیاریان کرد کە 2010 هۆکارەکە ئەوەیە بزانە خوێ سێ پیتە خێ دوو پیتە ینی اقتصادیت کردێ لە بزەبەت ئەنی ناو هەرچەندی ئەو ناوانەیە کە دوور و درێژن چەند ناخۆشن ئەمن کتێب هەیە ینی یەک ڕستی دوور و درێژە من تااقەتی خوێندنەوەی ئەو عینوانم نییە بە واوە مشکلە دروست دەبوو ناوەڵا دروست نەدەبوو بەڵام تازش مشکلە نیە تازش مشکلە نیە باشە لە زمانەوانیە پێویست بە چییە کات ینی تۆ ئەمە ئاسان نییە خۆشت وتت نووسینەکە بۆ خۆی ئەرکێکی قورسە دواتر لەهجەکە عینەن شت وشەمان هەیە ئێمە بێ بگەڕین بە دوای سەرچاوەکە تەنانەت کە کوردیشە باشە ینی وشەی کوردیمان هەیە بەڵام پێویستەکە بزانین لە چیەوە هاتووە ئەمە لەکوێ دراساکەی لەکوێ سەرچاوەکانیە دۆزیتەوە گروپێک هەیە بە ناوی فەرهەنگ و وشەدانی زمانی کوردی لەوێن دەرێ هەموو شەکان ئەلحەمدوللا ینی خەڵکی زۆر باش و دڵسۆزی تێدا هەم لە کوردستانی ئەودی کە ئەوان زمانیان لە ئێمە تا ڕادێک پاراوتر و باشتر و پارێزراوترە خەڵکێکی زۆر لەو دیوی تێداوە خەڵکێک و پسپۆڕانێکی زۆری زمانی کوردی تێدا من لە هەر شوێنێکدا کە عاتڵ بم پەیوەندی بەوانەوە دەگرم لێوێن دەرێ پۆست دەکەم ئەوان وەڵامم دەدەنەوە سوودت لە گروپی لۆ وەرگرتێ لە فەیسبوک گروپی لۆ هەیە هاژە لە فەیسبوک گروپێکە زۆر لە نووسەران لە هونەرمەندان لە خەڵکی ڕەسەنی شاری هەولێر تێدان شت دەنووسن هەموو نووسینەکانیش بە زمان و بە شێوەزار و دیالێکتی هەولێری دەنووسرێت ینی نووسینەوەی هەموو چیرۆکە با بڵێت
کورتە چیرۆکە دەنووسێ سوودت دێ وەرگتووە وەکو شە بەکارهێنان و شە وەرگتن ئەمن بەخۆم یەکێک بووم لە دەخوێنمەوە بابەتەکان وشەی زۆر جوانی تێدا بەخۆم یەکێک بووم لە ئەندامە هەرە زووەکانی ئەو گروپە لە 2014 ئەندام بووم لەوێ سەرەتای دروستکردنی بوو تا ئەم چرکە ساتەش من ئەندامم لەوێ ئەگەرچی جاروبار هاتنە دەر و گەڕانەوە ناوی تێدا بوو بەڵام هەموو ئەو پۆستانەیە من لێوێ دەم کرد کۆمکردنەوە لە چەفیە قاوەیدا بەکارم هێناوەتەوە لێ زۆر جار خوێنەرەکان لە چی پێ دەڵێن خوێنەرەکانم لە ئەکاونتی خۆم لە کاتی پۆستکردندا پێیان دەگوتم ئەو شتانە دووبارن لە پێشدا هەبووە کاکە من خۆم پێشتر بڵاوم کردوێتەوە ئی خۆم بووە بەڵام لە گروپی لۆ بڵاوم کردوێتەوە بەڵام کە ئێستا لەوێ هێناومەتە دەرەوە خستومەتە سەر پەڕی کتێب ئەوێ مەسەلەکان باشە پرسیارەوەم کرد هەوێنی کارەکانت چییە وتت خوێندنەوە ئەمە کاریگەریکی زۆر زۆری هەیە لەسەرت نووسەر پێویستەکە ئەوەی ئەنووسێت ئەوەندە بخوێنێتەوە یاخود چۆن و ینی لەگەڵ خوێندنەوەیە چۆن بێت پێویستەکە ئەو هەوێنەی کە هەیەی خوێندنەوەکانی وەکو چێشتی مجێوەر بێت واتە لە هەموو بابەتێک بێت یان بچێتەوە سەر تەنها سەرچاوەیەک بۆ نمونە دینیە سروشتیە بابەتی ژینگەیە بێگومان تۆ زۆر جار پیرەمێر دەڵێڵە کە کاتێبی بە خوێنەر ئەگەر تەنها بە یەک بابەت بخوێنیتەوە وەکو مەعیدەیەکی نەخۆش وایە کە بەردەوامە بێت شۆربای بیتێ بەڵام تۆ گەر لە هەموو بەرهەمێک بخوێنیتەوە لە هەموو بابەتەکان دینیە غەیرە دینیە نیشتیمان پەروەریە هەر شتێکی بێگومان هەموو ئەمانە واد لە یەکا دەوڵەمەندتر بیخوێنەوەکەت بۆ هەوێنی نووسینی زیاتر خۆی خوێنەر دەبێ گیرگیر بێ لە خوێنەوە ڕاستە شارەزایی یەک بابەت هەبی بەگشتی ئەو زۆر باشە بابەتێک هەبێ لە ژیانەدا و شارەزایی زۆر سەدانەوە سەدە چەندە لێت هەبی زۆر باشە بەڵام نابێت لایەنەکانی دیکە فەرامۆژ بکەیت ئەبێت لە هەموو ینی لە هەموو شتێکدا شتێک بزانی خراپ نییە وەک چێشتی مجێورەکەی باست کرد بەشی دوم پرسیارەکە چۆن بوو وەڵڵاهی وتم کەواتە تۆ لایەنێکت هەڵبژاردووە زیاتر لە نووسینەکان تا ڕنگ باتەوە بۆ نمونە فەلسەفیانە بێت دینی بێت نیشتیمان پەروەری بێت نەنە تێکەڵە وەک چێشتی مجێور بزەبت لە هەموو بابەتەکاندا تێدا چکە ئەو من ئادەمم دینیە خێفرۆش باس لە جەلادەکانی سەردەمی بەعەز دەکا چەفیە قاوەی باز لە ئەو زیاتر ئامانجم لێی پاراستنی زمانی هەولێرە بوو بەڵام عشقێکی زۆر جوان و سادە و ساکاری تێدایە کچەی دەفژەن بە هەماشەوە عیشق کۆمەڵایەتی ینی دووڕووی کۆمەڵێ لەو هەردوو من و هاژە خوێنمانەوە تۆش دوو دێرمان بۆ بخوێنەوە بزانین خۆت چۆن دەیخوێنیەوە زیاتریشمان بۆ بخوێنێتەوە دوو دێرما چونکە خوێنەوە ئەو لەوانەی پێتاوا بکەین کاتی بەرنامەکە دەرفەتنایەکی لە حەزەکەین باشە هەر پەڕی یەکەمە خوێنمەوە باشە بەڵام بە کورتی سوپاس دەکەین بۆی کاتەکەمان زۆر باشە مارن لە بەستە پیوازەی بوو قیڕۆی پلکە بەجی سیمام عوڵا قوڵەی لە گوندی ڕاهات گۆتی سبەین وەرن داکم ژنێ دەینی قیڕۆ قیچەک جێلۆکە بوو شەرمی دەکرد برێژنێ دەینم نەکو گەمەی پێ بکەن قیڕۆن ناوی بەخۆوە بوو دەتەگۆ چووپە ڕاش بوو کەپووی زۆر گەورە بوو بەس خوا تۆرەی لۆ کردبەوە چاوەکی داوێ گچکۆکە هەر هەندی دنکە ماشەکی بوو قەمیسەکی حەریری قاوەیی شەروارەکی فشی ڕەساسی پێراوەکی زەهابی لە پێ بوو پرچە گڤەکەی لۆسەرێ هەردابەوە دەتەگۆ شێر بە ڕوویدا نەڕاندیتی کارتی بوچێنیمان لێ وەرگرت بابم گۆتی سبەی دێن ئینشاءڵڵا سبەینە زووە خۆکەتین چوینە گوندی نانی نیوڕانن خوارد وەسەکەتین لۆ مزگەرتێ جەماعەتن کرد و هاتینەوە مارێ عەولا قوڵەی مام عەوڵایەکی پووخەی لە ڕیلاوازی چاو گچکۆکەی سمێر ژەنگاوی بوو جەمەدانی بە خواری دەباست لە بنەبانێ دانیشت بوو لۆ خزمان قسەی دەکرد هەتا هێوارە خەرک شای کرد و هەر پەڕی و دوای هەر کەس چۆوە مارە خۆی ئەمەش چوینە خانیە خۆنکار لە گوندی خانیەکەن هەبوو مارن لەوێ بوو بووە تەقا پاش نانی هێوارە بووە تەقا هەڕەش کە چوینە دەرێ بینیمان قیڕۆ هەڕەشە لە عەوڵای بابی دەکاتن خەرچی ئەو گوندەشان هەموو لە دەوری خڕبوو بوونەوە قاسمی زبێدێ گۆتی قیڕۆ مەسەلە چییە لۆ واکەی ئەتوو تازە زاوای کوی دەبی ئەو هابکەی قیڕۆ گۆتی وەڵڵا داکتان ئەوە جوێنە جوێنەکەی ناوێت جوێنەکە دەدا دەڵێ یەک و تێنەیە لەم هەمووتان دەبژم مادەم دەتان زانی ژنینان ئەوەندە خۆشە لۆ چەند لە مێژ زووتر لۆتان نەدەینە
ینی حەزمەکە ئاڵلقی دوای ئەوەش ببینم هەست کرد جوان دیمەنی مەکرد زۆر جوان بوو دەست خۆش بکۆ هەر بژیت شێوازی نووسینەکەت شێوەزارەکە دیالێکتەکە جوانە هیوای سەرکەوتن بۆ دەخوازم گرنگە ئەم شێوەزارش هەبی ئەم جۆرە نووسینانەش هەبی و پێمان خۆشەکە گەنجی وەک تۆ هەوڵی هەیە و هەشتمین بەرهەمی خۆی بە چاپ گەیاندووە پێمان خۆشە بەردەوام بی و نمونەت زۆر بێ زۆر سپاس دڵخۆش بووم بەوەی ئەوڕۆبەیە کۆتوانیمە کۆبینەوە قسە لەسەر بەرهەمەکان بکەین و ئەمن دیسانەوە ئەوە دەڵێم و دەبێت بە مێژوو ژیانم بۆ یەکەم جار لە شاشەی کەناڵ 24 دەردەکەمەوە لە ژیانیش بە یەکەم جارە بۆ زۆرمان پێ خۆش بوو منیشویستم هەر ئاماژە بەوە بم کە خۆشحاڵین ئێمە جیت شانازیە کە نووسەرێکی وەکو تۆ یەکەم جار لە پرۆگرامەکە ئێمەوە دەرکەوێت ئێمەش ببینە بەشێک لە نووسینەکانی داهات ئینشاءالله دڵخۆش بووم سپاس بۆ ئێوەش